ڕێکەوتنامەکەی نێوان تورکیا و یەکێتی ئەوروپا کە لە 18 مارسی ڕابردوودا لە نێوان هەردوو لادای ئیمزاکرا بۆ ڕێگریکردن لە لێشەی کۆچبەران بۆ وڵاتانی ئەوروپا کۆسپ و لەمپەری زۆری لە بەردەمدایە و هاوکاتە و کۆچبەرە کوردانەی لە دوای ئیمزاکردنی ڕێکەوتنامەکە گەیشتونەتە یۆنان نیگەران لەوەی ڕەوانەی تورکیا بکرێنەوە. لە کاتێکدا ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵ دووپاتی کردوتەوە کە هیچ ئاماژەیەکی ڕوون بەدی ناکرێت کە تورکیا وڵاتێکی ئارام بێت بۆ پەنابەران. بە گوێرەی ئەو ڕێکەوتنامەیە ئەو کۆچبەرانەی دوای 20 مارس گەیشتونەتە یۆنان ئەگەر داواکانیان سەبارەت بە بەخشینی مافی پەنابەرەتی پێیان ڕەت بکرێتەوە ڕەوانەی تورکیا دەکرێنەوە. هەر بە گوێرەی ئەو ڕێکەوتنامەیە لە بەرامبەر هەر کۆچبەرێکی سووریشدا کە ڕەوانەی تورکیا دەکرێتەوە وڵاتانی ئەوروپا پابند کراون بەوەی یەک کۆچبەر وەربگرن بە مەرجێک داخوازی مافی پەنابەرەتی لە وڵاتێکی ئەوروپادا قبول کرابێت. محەممەد علۆ هاوڵاتێکی کوردی خۆراوایە و لە بەستونەی مارسی ئەم ساڵدا لەگەڵ هاوسەر و کچەکەیدا گەیشتۆتە یۆنان. بیرۆکەی ڕەوانەکردنەوەیان بۆ تورکیا نیگەرانێکی زۆری لا دروست کردوون. نازانی چیمان بەسەر دێت. خەڵکی قسە و باسی زۆر دەکرد. ڕەنگە سنوورەکان بکەنەوە، ڕەنگە لێرە نەمێنین و ڕەنگە لێوێ نامێنینەوە و ڕەنگە ڕەوانەی تورکیاشمان بکەنەوە. بەڵام نازانین چانەنووسمان چۆن دەبێت. بە گوتەی جیۆرجۆس کریستیس وتەبێژی حکومەت بۆ کاروباری کۆچبەران سەرەڕای ئەو بەڵێنانەی کە لەلایەن وڵاتانی ئەوروپاوە دراوە بۆ وەرگرتنی ئەو کۆچبەرانەی کە لە یۆنان گیرساونەتەوە تا ئێستا وڵاتانی ئەوروپا تەنیا 3000 کۆچبەریان وەرگرتووە. لە کاتێکدا بە گوێرەی ئەو ڕێکەوتنامەیە دەبوایە تا ئێستا 33000 کەسیان لەو کۆچبەرانەی یۆنان وەربگرتایە. عەدنان ڤاربۆی هاوڵاتێکی کوردی ترە و لە باشووری کوردستانەوە چۆ بۆ یۆنان بۆ هیوایی کە لەوێەوە خۆی بگەێنێتە وڵاتێکی تری ئەوروپا. عەدنان لەو بارەوە دەڵێت موعد ئەجی چوون مقابلێ و محکەمەژی منەوە دوێژی منەوە کری بەس جۆبێژی جۆبۆ من على ئەساس سەری هەیڤێ جۆبۆ من وێ بدەن کۆ حەقی من چێل وێ درێ ینی یۆڤێ هەیڤێ نه بەلێ ئەvê nevcinese yani 26 heyvê yovê heyvê coba min dêt ko çi heqê bidene min هاوکات وڵاتانی بەڵکانیش لە سەرەتای ئەم ساڵەوە سنوورەکانیان بەڕووی کۆچبەراندا سنووردار کردو و لە سەرەتای مانگی مارسیشەوە سنوورەکانیان بە تەواوەتی داخستووە. لەو کاتەوە زیاتر لە 6,000 کۆچبەر لە یۆنان گیریان خواردووە و لە ناو کەمپەکانی سەرانسەری ئەو وڵاتەدا نیشە جێکراون.